بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لكتاب نازداري أذكار إمام النووي قيشتنا قنوت بيانيان. قنوت بيانيان لمذهب إمام الشافعي سنتي مؤكدة ديار زور مقالة لساس قنوت بيانيان أكريت ديار مذاهب زور لقنوت بيانيا كرتي بختكتا مباسكة من جالس مسر كتابك مذهبي واهيا لنا مذاهب بالرواية بقنوت أبد نية نلا نازلة نلا غير نازلة لأن هيج نيجك مذهب من هيا قناعتي وهي همو نيجك ببياني وني ورؤي ورؤي بهرهم بخير مذهب من هيا فرمت تنها نيجي بيانيان أخوان ري بس مذهب من هيا فرمي تنها لو يتركان أخوان ري همو صال بطواوي مذهب من هيا قالت تنها لبانزر روجي أخير رمضان لو يتركان أخوان ري قنوت مذهب من هي الله نخير تنها لكاتي نازلة أخوان ري أما هموي مذاهبه وهموش الدليل خويه هيج داني لما زبانية دليل النبي رحمتي خوال زاناي بايبرز إمام ابن القيم برزا ورحمتي خوال لبي لكتاب زاد المعاد طبعا إمام ابن القيم كلو إمام قوراني كأحمدي مذهبه كتاب زاد المعاد كتاب كيزور نيابة لسفري حاجة نسيتي لسيرتي في غمر خويا صلى الله عليه وآله وسلم ولا فقهاي كالكتاب معتبر كان لا يزال دليلي همو دليل كان أهينه رأي مذاهب همو أهينه همو فرمايشت كان أهينه أو أن دليلي همو لا بقوته أفرماشي من قنت فقد أحسن ومن لم يقنت فقد أحسن هر كسي قنوت بخيانة باشك قنونا خيانة باشك أو أن دليل كان بقوته كسيك نيابا كسيك بتواني بالله بدعتي كد لمسألة قنوته هرش كز بله نيجي بياني قنوتك بدعته هيشتي للدين تيانا قيشتو چونك بها برزيك يوكو ابن القيم نتوانا لبران بركي للسنة دركة او اندد اللي كان بهزن هيجيك يقلو مذاهبانا كسي كي لأمر يابا كسي يكتر بالله بدعتي كدو بويا قنوتي بيانيان يكيك سنة كان وفرمايشتي صحيح يشي لسرا كوي فرمايشتا كانش كوب كيتوا تي اجي نيجي بياني قنوتي تي إمام النووي بزاين شيء أفرمي لكتاب أذكار أفرمي اعلم أن القنوت في صلاة الصبح سنة بزانا قنود لن يجي بيانيا سنة لبر فرمايشتي الصحيح لما مسألة فرمايشتك أنس بومان أجرته أنس خادمي في غمريانا صلى الله عليه وآله وسلم زور ملازمي بوا فرمايشتانك أنس أجرته دقيق زور لقل يا بوا خزمتكاري في الله وكاني في غمريان صلى الله عليه وآله وسلم أفرميه أنس بمن أجرته في غمريان صلى الله عليه وآله وسلم لم يزل يقنط في الصبح بردوام خوي الزالة يعني لا تشو لم يزل يعني لا نتشو يعني بردوام في غمريان لأنه يجب أن يقنوتي خياندو حتى فارق الدنيا حتى لجيان درتشو قنوتي بياني ترق نكرتو أم فرمايشت الصحيحة ظاهرة كي أو بأيما الله في غمريان صلى الله عليه وآله وسلم همون يجيكي بياني قنوتي خياندو إمام النووي مذهب إمام الشافعي مذهب إمام أبو حنيفة قول لمذهب إمام أحمد قسيق لمذهب إمام مالك رأيا أو هايك قنوتي نيجي بياني سنتك مؤكدة كإنسان نابي تركيك ويبي خيان حتى لمذهب خمانا أجد تركتك أبي السجدي سهوي بوبي أفرمي واعلم أن القنوت مشروع عندنا في الصبح وهو سنة مؤكدة متأكدة بزانك قنوت لا يأمل لمذهب إمام الشافعي سنتك زور تأكيد كراوة لو تركه لم تبطل صلاته لكن يسجد للسهو أجر كسي التركيك النجاة بطلنا بته بلام أبي سجد السهو ببا سواء تركه عمدا أو سهوا بعمدي تركيك يا بسهو تركيك أبي سنة كسجد السهو ببا أجر تركيك وأما غير الصبح أي غير النجباني لما زبي خمانات شيء من الصلوات الخمس اللي بين نجكا فهل يقنط فيها قنوتي أخوانه فيه 3 أقوال للشافعي رحمه الله تعالى إمام الشافعي بون نجباني تا سنة شوار نجكيتر آيات يا أخوان ريانا سر إيمان هي لما زبي إمام الشافعية يكم بريت يلوي هركات النازليك هات سر مسلمانان بلايا روي كرد مسلمانان لهمون نيجكان هذا سكن بقنوت بياني وغير بياني هر بين نيجك قنوت أخوان حتى لسريان لا أشي أجر ونبي
قنوت ناخوێنن. قولی دووهەم ئەوەیە بەردەوام لە هەر پێ نوێژەکە قنوتە خوێندرێ کە مەزەبی خۆمان ئەو قەولە هەیە. قولی ئەخیر ئەوەیە بە هیچ شێوازێ قنوت ناخوێندرێ لە چوار نوێژەکە تەڵەن بە هیچ شێوازێ قنوت ناخوێندرێ ئەبەت نازیلە هەبێ یان نازیلە نەبێت تەنها بەیانیان. بۆیە ئەمە ڕەئی مەزەبی خۆمانە قنوت لە هەموو نوێژەکانە هەیە، قنوت تەنها لە بەیانیە هەیە، قنوت لە نازیلەیە لە هەموو نوێژەکانە هەیە، لە غەیری نازیلەیە تەنها لە بەیانیانە هەیە. پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم لە کاتی نەوازیلا جاری وە هەبوو هەر پێنج نوێژەکە یەک مانگ دوعای کردو، قنوتی خوێندو، دوعای کرد لە قەومێک لە گەلێک خیانەتێکیان لێ کردو. دەی سونەت وایە لە قنوتە لە نیوەی دووهەمی ڕەمەزانەوە واتە لە 16ی ڕەمەزانەوە سونەتە لە نوێژە ویترەکانە ئینسان قنوت بخوێنێ. بەڵام لە مەزەبی خۆمانە ڕەیەکی تریش هەیە ئەڵێ لە هەموو مانگەکە بیخوێنێ، ڕەیەکیش هەیە ئەڵێ هەموو کاتێ لە نوێژی چیە لە نوێژی ویترە قنوت بخوێنە لە هەموو ساڵە. بۆیە ئەم سێ ڕەیە هەرسێکی هەیە. ڕەیەکیان هەموو ساڵ طبعا مەزەب ئیمام ئەبوو حەنیفە ئەو هەیە هەموو ساڵ ئەیخوێنی. مەزەبی خۆشمان ڕەیەک هەیە لەسەرەوەی بەردەوام لە ویترەکان تا قنوت بخوێنە. ڕەئی دووهەم لە هەموو ڕەمەزانە بیخوێنە، ڕەئی سێهەم لە 16ی ڕەمەزانەوە بیخوێنە. جاری وە هەیە لە مزگەوتەکانی خۆمانە لە 15ەوە دەست پێکەنەوە غەڵەتە، بێ لە 16ەوە کاڵێ نصف الآخر من الرمضان یعنی 15 یەکەم تاوکە دوای 15 یەکەم لە 16ەوە دەست پێ بکە، نابێت لە 15 بخوێن. ئەمەی کە عەرزم کردن ئەمە تەثبیتی قنوتە هەم لە مەزهەبە هەم لە سونەیە. ئەمەم شێوازێ زۆر حاڵاتی سێرمان هەیە، شەبابمان هەن گەنجمان هەن ئەچن بۆ نوێژی بەیانی ئیمامەکە قنوتە خوێنە ئەوان دەست بەرز ناکەنەوە. طبعا مخالفەی ئیمام هەڵەیەکی زۆر گەورەیە. مخالفەی ئیمام مخالفەی سنەتە، مخالفەی ئیمام مخالفەی سنەتە. حتى ئەگەر ئیمام هەڵەی کرد تۆ شوێنی یەکەوی یا شوێنی ناکەی، ئیلزامی بەوەی شوێنی کە باشە. بنمونە ئیمام ئەوە ڕکاتی دووهەمە تەحیاتی نەخوێن هەستە، تۆ تەحیاتە خوێنی یا یەکسەرە بێ هەستی، سوورە زانی غەڵەتیشی کرد تازە هەستە، واجبە لەسەر شوێن ئیمامەکەی شوێن هەڵەکەشێکی. ئیمام ڕکاتێ زیادەی کرد شوێن یەکەوی، ئیمام ڕکوعی نەخوێن چوە سوژدە سبحان الله نەهاتەوە بیری نەکەوتو، واجبە لەسەر شوێنی کەی. ئیمام زۆر گەورەیە، مخالفە لەوە ئیمام نییە ئەبەد لە هەڵەکانیە تۆ شوێن ئیمامەکەوی. ئیمام خۆی بۆ خۆی هەڵی کرد و سوژدەی سەهوی برد، واجبە لەسەر تۆ سوژدەی سەهو بی لەگەڵی. باشە تۆ شوێن ئیمامەکەوی. بۆیە إلا مەگەر نیەتی مفارقە بێنی. طبعا لە فقه نیەتی مفارقە بابەتێکی زۆر تەفسیلە کە نیەتی مفارقە تێنە ئەجری جەماعەتت نامێن تۆ نوێژت بە جەماعەت نەکرد، بەڵام ئەگەر بتوێ جەماعەت کەی تۆ ئەجری جەماعەتت دەستکەوێ ئیلا ئەبێ متابعی ئیمام بکەی. بۆیە ئەو هەڵەیەکی زۆر گەورەیە لە هەموو جیهانە لەوە چێشتیوان نەبێ لە کوردستان نەبێ کە ئیمام قنوت بخوێنە کەسێک لە دوای دەست بەرز نەکاتەوە. سەیرە بەلام ئەوە یەک تۆز کەسێک فقهی دینی هەبێ، فقهی ئیمامەت و جەماعەتی هەبێ بە حیاتی جورئەتی ئەوە ناکە مخالفەی سنەتی پێغەمبەر بکە صلی الله عليه وآله وسلم. إنما جعل الإمام ليؤتم به أفرمي إمام بوشي دانرا وشويني كوي. أمر دقت بدن طبعا عالمي إسلامي اختلافي زوزوتيا خو أمشتانا وردن جاكي اختلاف نين كسي قنوتي هر نخين شيء مذهبك هر نخين مجالاته تبدع كردني يكتر خطره أو والله إيشكو بدعي أو والله ناخر أو تدرسني أو خطره كز ناتواني لمسائل فقهية تبديعي كسك أما فقه همو كز آرايه دقيقي صريح من نهاتوا بلي بيغمري خواه صلى الله عليه وآله وسلم لن يجي بيانيانا لغير النازلة قنوتي نخر خوي من رأيك أوياك عامي قنج للسريتي بلام هيج دقيقي لسن نخير مجالي اجتهاد ما دام مجالي اجتهاد وعقلي إنسانا أمزانا وأفرمي أبي ترواتي إيقا أمي ترواتي إيقا هموشيان لا إخوة قبوله شكا وسكت عن أشياء رحمة لكم زورشت هي دنجي لنكرة ولم شريعة رحمة أبوي وأبوي عقلتان بجولة بويج أم مسألة وزق درجة مدايا لبروي براسي هتا أمر لنا وتكانوا هندي ورد بابت هتا ناو صحوي إسلامية تأسبوا من شار سرنا برؤك يعني لنا وتكان جنج أم كلماتاني أود إستا وما قيشتن 2020
هەمان کەلیماتی ساڵی 90 ئەوترێت 30 ساڵ هیچ گەشەی نەکردەوە سەحوای ئیسلامی. بۆیە عەزیزەکان هەر یەکێک لەم بابەتە خلافیانە ئەبێت تێپەڕێنین بۆ وەحدەتی ئوممەت، چونکە هەتا بەو شتە بچووکە تەواو شتە بچووکانە لە خۆ دروست نابن، ئیلا کافر لەناو ئێمە دروستیانەکە تەفرەقەمان تێک شتانی بچووک. تەسەوور کە لە نەوەتەکانە ئێمە ئیبتیلا بوون بە یەک کۆمەڵ بابەتی خلافی بچووک وردەڵەوە بۆمان حەل نەبوو، ئێستاش بۆمان حەل نەبوو، حەلیش نابێت چونکە ئەو فقهە، ئەو مەزهبە ئەو مەزهبێترە ئەو مەزهبێترە، فقهە مەجالە. شوێنی قونوت کوێ؟ باشە ئەو سێ مەزهب ئەفەرمون دوای نوێژی دوای ڕکوعە. مەزهبی ئیمام مالک ئەڵێ پێش ڕکوع، پێش ڕکوع. لەبەرەوە ئێمە ئەبێ بەڕاستی ئاگامان لەم خاڵانە بێ، ئەم مەسائلە خلافیانە بێ تعظیم نەکرێ، گەورە نەکرێ، سادە وەرگرێ. لەو مزگەوتای ئەهلی ئەو مزگەوتە چۆنە، ئەهلی ئەو منطقە چۆن نوێژەکە، چۆن تاعەتەکە، ئیمامی ئەو شوێنە چۆنە، ئیلتیزامی پێوە بکە. هیچ گۆڕانکاری مخالفەیە دروست مەکە بۆی وەحدەت دروست بێ. 4 ڕۆژی تریش ئەم ئومەتە قائیدێکی خۆی گەورە بۆ نارد. نابێ کەس بیر لەوە کات، چونکە ئەو کەسێک کە بیر لەو وردانە بکاتەوە بە حەیاتی لە تەوحیدی ئومەتدا ناتوانێت بەشداری کە. جاری تر عەرزم کردوون صلاح الدین ئەیوبی شافعی مەزهب بوو، صوفی بوو، ئەشعەریش بوو. سێرک ئەمانەی کە لە پشتی ئەمەوە جیهادیان کرد و ئەویان کردە ئیمامی خۆیان کێ بوو؟ تیا بوو مالیکی بوو، تیا بوو حەنەفی بوو، تیا بوو حەمبەلی بوو. کەس نەوێت وەڵا بۆ ئەو شافعیە شوێنی ناکەم قەت کە شتێکی وای نەوت. باش کەس هەبوو لە دوای ئەوە ماتوریدی بوو جیهادیەکە، ئەشعەری نەبوو. کەسی وا بوو حەدیثی بوو، ئەو زەمانە سەلەفی نەبوو. لە دوای شێوە جیهادیە کرد و هیچ قسەش نەئەکرا. ئەم صۆفی بوو، کەسی وا هەبوو صۆفیش نەبوو، لە دوای ئەمەوە جیهادی ئەکرد لە پێناوی خۆیان. بۆیە ئیمامی ڕەسمی لە هەر شوێنەکە کە دانرا سەواء دەوڵەت داینا یان خەڵکی منتیقی خۆیان کەسێکیان کردە ئیمامی خۆیان، واجبە کە خەڵک شوێنی بکەوێ و دەستوری ئەو مزگەوتە چۆنە تێکی نەدەن. حتا ئەگەر چوویتە مزگەوتێک ئیمامەتی کرد بزانە ئیمامەتی ئەو مزگەوتە چۆنە، تۆ شەرۆکە ئەوان بکە، چیان کرد تۆش بیکە. چونکە مەزاهب زۆرە، مەجالات زۆرە. ئەها ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ تەشریفی کە ئەچێتە مزگەوتی ئەبوو حەنیفە قنوتی بەیانی ناخوێنە کە لە مەزهبی خۆیان سنەت، قنوتی بەیانی تەرکەکە لە مەزهبی خۆشیان سنەت. سوژدەی سەهوش نابە احتیرامان بۆ ئەو خەڵکێکەوە ئەو شوێنە ئەو مەقامی حەنەفیەکانە لێیان تێک نادا. ئێمەش ئەبێ بەو شێوازە بین ئەدەبی اختلافمان لەگەڵ یەکترا هەبێت. داوامە لە ذاتی پاکی پەروەردگار بە نور و بەرەکەتی ئەم کتێبە دڵمان ڕۆشن کاتەوە. خوای گیان ئەم کتێب بکرە سەرای ڕووناکی ناو گۆڕمان، داوا لێکەین بە ناوی جوانە بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمەت بە حورمەتی ئەم کەلیماتانەی کەوتمان لەسەر جەم گوناهەکانمان بورە یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.